درەنگانی شەو و شوێن شەقامی سالمی سلێمانیە. لە کەشێکی ساردی زستانەدا جۆش و خڕۆشی هاوڵاتیان و گەشتیاران گەرم و گوڕی داوە بە ناوچەکە. هەمووان بە دەربڕینی هەستی خۆشحاڵی خۆیان ئامادەی ئەو ئاهەنگ و چالاکی هونەریانن کە چەند ڕۆژێکە بۆ پێشوازی لە ساڵی نوێ بەڕێوە دەچن. لە شاری کەرکووکەوە هاتووم. من هەموو ساڵێ سەری ساڵەکان لە سلێمانی بەسەرە بم. بەڕاستی من ئەگەر لە سلێمانی نەبم بە سەری ساڵی دانانم. زۆر شارێکی خۆشە، زۆر شارێکی جوانە. بە تایبەتی ئەم ساڵ زیاتر سەهۆڵەکە ڕازێنراوەتەوە بە کۆنسێرت و بە گڵۆپ و هەموو شتێکی جوان. شەوانە لەم شەقامە بۆ ماوەی 4 کاتژمێر و لە 3 شوێنی جیاوازدا موزیکی سەرشەقام و کۆنسێرتی گۆرانی لەلایەن چەندین هونەرمەندەوە بەڕێوە دەچن. ئەوەش بووە بە هۆکارێکی دیاری سەرنجڕاکێشانی هاوڵاتیان و گەشتیاران. ئەگەرچی بە فەرمی بە پرسانی پارێزگا ئاهەنگ و چالاکی تایبەت بە سەری ساڵ ڕێک ناخەن، بەڵام ڕازاندنەوەی شەقامەکان و ئامادەکاریەکانی ئەم ساڵ بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ بەلای هاوڵاتیانەوە جیاواز و نوێگەریە. ئەوش بۆ هۆکاری ڕاکێشانی زۆرترین گەشتیار دەبینن. لە ناو سلێمانیە جوانکارێکی باش کراوە، پێشوازێکی باش کراوە بۆ سەری ساڵی 2023. ئەوەی کە لە سلێمانیە ئەمڕۆ ئەبینی شەوەیەکە لە شەقامەکانی پاریس جێگەی دەستخۆشی. بەپێی ئامارەکانی گەشتوگوزاری سلێمانی ساڵی ڕابردوو 1,484,000 گەشتیار سەردانی سلێمانیا کردبوو، کەچی ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵەوە تا ناوڕاستی ئەم مانگە 2,548,000 گەشتیار سەردانی پارێزگای سلێمانیان کردووە. بە تەنها بۆ بەشداری ئاهەنگەکانی سەری ساڵیش نزیکەی 30,000 گەشتیار هاتوون و چاوەڕان دەکرێتە و ژمارەش بۆ دووهێندە زیاتر بێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.